بسم الله الرحمن الرحیم. بۆ هەر کەسێک کە لە بیستەکانی تەمەنیایەتی پێویستە ئاگاداری ئەم خاڵانە بێ و ئەنجامی نەیە. لەبەر ئەوەی مرۆڤەکان بە گشتی کۆمەڵێک خاڵ هەیە لە کەسایەتیان یان کۆمەڵێ سنوور هەیە، حەز ناکەن هیچ کەسێک بیبەزێنێ. هەموو مرۆڤێک ژیانی جۆرە تایبەتێکی تێدایە، حەز ناکە هەموو کەسێک بێتە ناو ئەو سنوورەوە. ئەگەر تۆ کەسێکی هەست ئەەکەی هەموو کەسێک کێشەی هەیە لەگەڵ تۆیە و لەگەڵ هیچ کەسێکە ناگونجی، ئەبێ بزانی یەکەم خاڵ تۆ شتێک ئەنجام ئەیەی کە کەسەکان حەزیان پێ نییە. بۆ نمونەیەکێک لەو خاڵانە کە شەرعەکەشمان فەرمانی پێکردوین ئاوا نەبین، قسەکردنە لە ژیانی کەسێکی تر. لە جوان موسڵمانبوونی کەسێک ئەوەیە قسە لە شتێکە نەکا پەیوەندی بەوەوە نییە. تۆ خاڵێک ئەبینی لە کەسێکە کە هاوڕێی نزیکتە یان ناسیاوە یان ئەیتر بەشێکە لە عایلەکە، ئەو شتە پەیوەندی بە تۆوە نییە. ئەو کەسە چۆن بیرەکاتەوە، چۆن قەناعەتی بۆ شتە چۆنە، نابێ بە توندی قسەی لەگەڵ بکەی، نابێ سووربی لەسەر ئەوەی قەناعەتی پێ بکەی ئەبێ ئەو خاڵە ئاوا بکات و یان بیرکردنەوەی بەو شێوە بێ. نەخێر، تۆ بیرکردنەوەی تایبەت بە خۆتە دەی، ئەویش بیرکردنەوەیەکی تایبەت بە خۆی هەیە. ئەمە لە شتانێکە باسی ئەەکەم باسی حەڵاڵ و حرام نییە، باسی ژیانی ئاسایی و شتە موباحەکانە. بۆیە خاڵی یەک ئەوەیە تۆ قسە لە ژیانی کەسێکە نەکەی کە پەیوەندی بە تۆوە نییە ئەو شتە. خاڵێکی تر کەوا ئەگا خەڵکی ڕقیان لێت بێ و حەز نەکەن لەگەڵت دابنیشن یان حەز بە هاوڕێتیت نەکەن، یان ئەوەیە هاوڕێتیتان سەر بکێشێ بۆ کێشە و نێوانتان تێک بچێ، ئەوەیە تۆ بە بەردەوامی گلەی ئەەکەی، بە بەردەوامی تۆ هەست ئەەکەی کێشەیەک هەیە ئەم خەڵکە بەرپرسیارە، بە بەردەوامی پێت وایە شتێک هەیە پێویستە چارەسەر بکرێ و ئەبێ خەڵکی تریش هەوڵ بن لەگەڵ تۆیە، پێت وایە خەمی تۆ ئەبێ خەمی خەڵکیش بێت، یعنی بەردەوام ئەکوڕوزەیتەوە، بەردەوام گلەی ئەەکەی. ئەمە هیچ کەسێک ئەمەی پێخۆش نییە ئەگەر هاوڕێی زۆر نزیکیشت بێ. بەڵام کاتێک تۆ خوو بەم شتەوە ئەگری، بە بەردەوامی ئەکوڕوزەیتەوە و گلەی ئەەکەی، تەبیعی وردە وردە کەسەکە دوور ئەکەوێتەوە لێت. ئەگەر چی بەجەستەش لەگەڵت بێ لە ڕووی دەرونیەوە و لە ناخەوە دوور ئەکە، ڕۆحیەن لێت دوور ئەکەوێتەوە. یعنی تر خۆشی بەدانشتن نایە لەگەڵ تۆی، خۆشی بەوەیان نایە کە ئیتر بیرت بکە یان تەلەفۆنت بۆ بکە یان خۆشترین کاتەکانی لەگەڵ تۆیا بەسەربەری. بۆیە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە خەمەکانت بە خوای پەروەردگار باس بکە. مرۆڤەکان وەکو خۆیان مامەڵەیان لەگەڵ بکە. کەسێک پێتەڵێ چۆنی، ئەلحەمدولیلا باشم، تۆ چۆنی و تەواو. پێویست ناکە ئەو پێتی و چۆنی تۆ بێی هەموو مەلەفی ژیانت هەڵبەیتەوە، کێ ئازاری داوی، کێ خراپ بووە بۆت، کێ پارەی پێ نەیاوی، کێ دڵی شکاندووی، هەموو ئەمانە باز بکەی. لەبەر ئەوەی لەم ڕۆژگارەیە بە تایبەت خەڵکی خۆی خەم و خەفەتێکی زۆر زۆری هەیە، خەڵکی خۆی بێتاقەتە، سەرقاڵە بە کێشەی خۆی، سەرقاڵە بە خەمی خۆی. بۆیە ئەمە خاڵی دووەم گرنگە کە نەکوڕوزەیتەوە، گلەی نەکەی لە لای کەسە ئازیزەکانت. مەبەستم ئەوەیە گلەیەکی لە ڕادەبەدەر بە بەردەوام ئەم کەسە خوو بەو شتەوە بگرێ. ئەینا جارجار مرۆڤ قسە بۆ ئازیزێکیەکە کە دڵی شکاوە، ئەوە کێشەی تێدانێ و شتێکی تەبیعی و لۆژیکیە. خاڵی سێهەم و کۆتا، ئەگەر تۆ هاوڕێیەکی نزیکت هەیە یان لە ناو عایلەکەتان یان لە قوتابخانە لەگەڵ کەسانێکەدا ئەنیشی، نابێ گاڵتە و سوحبەتی لە ڕادەبەدەر بکەی. سوحبەتێک خۆی سوحبەت وەکو چییە؟ وەکو خوێ وایە، ئەوەندەی پێویستە ئەکرێتە ناو ئەو خواردنە ئەو چێشتە بۆ ئەوەی تامی باتێ. تۆ نابێ سوحبەت هەموو قسەکانی تۆ بێ، نابێ گاڵتە و گاڵتە جاڕی هەموو ڕۆژەکەی تۆ بێ. هەر کەسێ قساکە گاڵتە بە قسەی بکەی،
ڕوخساری کەسێک گاڵتەی پێ بکەی، باڵای کەسێک گاڵتەی پێ بکەی، بیرکردنەوەی کەسێک گاڵتەی پێ بکەی، ئەمەی شووە ئەکا خەڵکی حەز بە دانیشتن نەکەن لەگەڵ تۆیە و حەز بەوە نەکەن ببیتە هاوڕێی نزیکیان. چکە عادەتەن کەسێک زۆر گاڵتە بە کەسی بەرامبەر بکە بە قسەی بە ڕەفتاری بە بیرکردنەوەی جێ متمانە نابێ، هەستەکەی هی ئەوە نییە تۆ متمانەی بیتێ، هی ئەوە نییە بیکەیتە هاوڕێی تەمەنی خۆت. بۆیە ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرنگە کە نابێ گاڵتە بە خەڵکی بکەی، گاڵتە بە بیرکردنەوە و قسە و ئەیتر لە یەکدانەوەیان وەژیان بکەی.